چاکسازی لە موچە و دەرماڵی ناشایستە و بڕینی موچەی خانەنشینکراوانی نایاسایی و پۆستە باڵاکان چۆن هەڵدەسەنجێنی؟ وەکو هاوڵاتێکی هەولێر زۆر دڵخۆشم بەو قەرارەی کە دراوە لە باری چاکسازی لە موچە. بێگومان هەر وڵاتێک کە بتەوێت هەنگاو بنێت بەرەو پێشکەوتن ئەبێ چاکسازی بکات. چاکسازی هەر کاتێک بکرێت درەنگ نییە، بەتایبەت لە سەرچاوەکانی بژێوی ژیانی هاوڵاتیان. بێگومان ئێمە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان خەباتی زۆرمان کردووە، مادیبوونی زۆرمان بینیوە، هەمومان پێکەوە بە یەک دەست و بە یەک ڕەنگ تا ڕادێک توانیتمان تا ئێرە بیهێنین. بۆیە ئێمە شەڕی داعشمان کرد، شەڕی ئەو دوژمنانەمان کرد کە هێرشان کردە سەر کوردستان. بێگومان لە لای من وەکو گەنجێک ئێستا شەڕکردنی گەندەڵی پیرۆزتر نەبێت لە شەڕی دژی داعش، کەمتر نییە. وەڵی داوا لە حکومەت هەرێمی کوردستان دەکەم منشۆ خاڵەتی ئەو شارێمە منداری مندارەکم کەم ئەندامە ئەوە 90,000 بەرپرسێکی شەیە یەک کومەری وەردەگرین. داوا دەکەم چاکسازیی گەورە دابێ لە پەرلەمانەوە هەتا گشتی هیوادارم حکومەت هەرێمی کوردستان چینی هەژار بڕێک سەرکەوتی. چکەم من یەک نمونەوەکی من ئەم کەم ئەندامە پێشن و زۆر بە ژیانەشی 90,000 بەشمان ناکەم، شیر ئەفازەکەی ناکەم، بەس ئەندام پەرلەمانەکەیە ئەوەن دەیوەدەگرین پێشناک دەبی ئەتا ئەساس نهۆت دەبی لە یەکم کاتەوە. ئەو ستارتێکە حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری چاکسازی دەستی پێکردووە لە موچە و دەرماڵەی ناشایستە و خانەنشینکراوانی نایاسایی و خانەنشینکراوانی یاسایی، بەڵام ئەوانەی کە مەبلەغێکی زۆر لەوانەیە دەکرێتن هەندێک پێداچوونەوەی تێدا بکرێت بۆ ئەوەی بەرسووکیەک بۆ بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکاتن. هیوادارم ئەوە لە پێناو کۆمەڵانی خەڵک بی ئەو چاکسازە ببیتە مایەی باشترکردنی گوزەرانی خەڵک، ببیتە باشترکردنی موچەی خەڵک، موچەی فەرمانبەران، هەروەها لە بۆ دادپەروەری کۆمەڵایەتیش زۆر شتێکی باشە. بەڕاستی هەندێک کەس هەنە بە نایاسایی موچەی خانەنشینی وەردەگرن و بەڕاستی هەندێک کەسیشێ مستحقن، یعنی موچەیان زۆر باش نییە، چەند ساڵە پێشمەرگەنە. بەڕاستی ئێمە زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە کێشەی موچەی خانەنشینان چارەسەر بکاتن. بەڕاستیگە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان چارەسەر بکات، قەیرانی دارایی بە ڕێژەکی لە 100 تا 30 بۆ 40 کەم دەبێتەوە.